مایدە چەنە؟ 2006 مانیە خۆیان بە 2006 ئەوەیە ئەگەر نەوە یەک ویدا چەنێ بووی هەرەوە نابوو. پلانە چێوە ساڵی نوێ تێ چی بکەیت لە ساڵی نوێ؟ ڕاستەکەی ئەم ساڵێکم ساڵی زانکۆمە هیوادارم ئینشەڵا ساڵێکی وەکو ئەوەی کە دەستپێکی زانکۆمە ساڵێکی پڕ خۆشی و یادگاری جوان و پڕ زانیاری کۆبکەمەوە لە کۆلێژەکەمە. مایدە چەنە؟ 2006 مانیە خۆیان بە 2006 ئەوەیە ئەگەر نەوە یەک ویدا چەنێ بووی هەرەوە نابوو. لا چ کۆلێژەوە گیراوی؟ کۆلێژی یاسا. یاسا بەڵێ. ئەتەوێ پلانت چییە؟ کامە تاوا کرد ببی بەس چی؟ وەڵی سەرەتا وەکو دوای تاواکردنی کۆلێژی یاساک سەرە بی بە محامی بەڵام ئینشەڵا ئێمە خەونەکەمان گەورەترە بۆی ببین بە حاکم نەداتوە ئینشەڵا. ئێمە محامی ڕازی نیت؟ با بەویش رازین بەڵام وردە بۆیە خوێنین تا ئاگین باواتێکی خۆمان. ساڵی 2025 چی بوو بۆ تۆ؟ چ شتێکە بە دڵ نەبوو کە بتێ دووباری نەکەیتەوە لە 2026؟ وەڵای ڕاستەکەی بە ئەم ساڵێکی خۆش و بەڵام بەڕاستی پۆلی 12 زۆری زەحمەتی کردم. بنێنە 76 ئەدەبی نانا عیلمی بووم. لە عیلمی تاڵ؟ بەڵێ. یعنی تەنها پۆلی 12 ناخۆش بوو؟ بەڵێ وەڵای چەند ئام شتەکان خۆش بووم بەڵام ئەوە یەکێک بوو لە شتە ناخۆشەکان چونکە قەلەقی و سرێسێکی زۆر و ئەوان هەمووی تۆزی زعجیان کردم. ئاسەگیری و نەکردەوە؟ نانا جارێ مناڵی. ئەمانە لە لاوتم لەوانەیە ئەمە کاک بەیازیدی برامە ئەوەش کاک سوپای خوشکە زامە حەزمان کرد بێگۆ کاتێکی خۆش بەسەر بەرین. کاک سوپا تۆش سەیان وەغی؟ چۆنی؟ باش ئەتێ لە ساڵی نوێ چی بکەیت؟ نازانم هیچ بکەم. هەندلیش نییە؟ بۆ؟ نازانم. ئەیوە دامە قبڵی لێیەوە هەڵە چی؟ سەرخاڵی نێەوە دەوڵێ بەتەمانی ویشکەم دایم ئەو کەسانێک کاڵێت چینە زانکۆ چی بکەیت؟ ئیشی سارک بکەم. ئیشی سارە بکەیت؟ ئیشی ساری مناڵانی گەورە؟ نا هی گەورە. ئی گەورە؟ من تەما ئیشی گەورەیە ئەوانێکا بۆ ناسونە زانکۆ یەکەم ساڵۆ بی لەوا کاتەوە لێ خێرا تاوی کەم ژنێ بێنم تۆ بەتەمای ئەوە نی؟ وەڵای تەپان ئەو شتانەم قسمەت و نسیبە من بڕام بەوە نییە پلانی بۆ دانێ بڵێ دوای زانکۆیان شتێک ئینشەڵا ئەوەکەی خوای گەورە کردی بە قسمەتی ئینشەڵا بەڵام جارێ لە بەرنامەمان نییە. کە بڵێ نەگەرتەوە؟ نانا جارێ بسم الله یەکەم ساڵمانە هەتا من درێژ بی.